ئەندامانی ئەو شاندەبیانیەی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دەستگیر کران لەلایەن بەرپرسانی پارتی و حکوومەتی هەرێمەکەوە دیپۆرت کرانەوە بۆ فرانکفۆرتی ئەڵمانیا. شاندی ئاشتی بە ئامانجی ئیدانەکردنی لەشکرکێشیەکانی سوپای تورکیا و ڕێگری لە ئەگەری شەڕی نێوان پارتی و پەکەکە سەردانی هەرێمی کوردستانیان کردبوو. لە فڕۆکەخانەی هەولێر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران و دواتر سەرجەمیان بۆ فرانکفۆرتی ئەڵمانیا دیپۆرت کرانەوە. هاوکات شاندێکی دیکەی گروپی ئاشتی لە ئەڵمانیاوە ڕێگریان لێکرا سەردانی هەرێمی کوردستان بکەن و هەریەک لە پارتی و پەکەکە و ئەڵمانیا و تورکیا بەجیا قسەیان لەسەر ڕووداوەکە و ئامانجی شاندەکە بۆ هەرێمی کوردستان کردووە. ئاژانسی فەرمی حکومەتی تورکیا بڵاوی کردەوە ئەڵمانیا بۆ تێکنەچوونی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا ڕێگەی بە شاندی دووەمی گروپی ئاشتی نەداوە بۆ پشتیوانی لاپەکەکە لە فڕۆکەخانەی دۆسڵدۆرفۆ بچنە هەولێر. ئاژانسی ئەنادۆڵ لەبارەی ئامانجی سەردانی شاندەکەی گروپی ئاشتیەوە ڕایگەیاندووە بە مەبەستی پشتیوانیکردن لە پەکەکە شاندی ئاشتی دەستیان کردو بە هەڵمەتی قەڵغانی مرۆیی و لە مانگی حوزەیران بە شەوەی گروپ ویستویانە بچنە عێراق. هاوکات پۆلیسی ئەڵمانیا ڕایگەیاندووە شاندەکە کە هاوسەرۆکی فراکسیۆنی پارتی چەپ لە ویلایەتی هامبۆرگ و جانس و ئۆزدەمیری پەرلەمانتار لە ویلایەتەکەیان لە نێودا بووە بە پاساوی مەترسی زیان گەیاندن بە متمانەی ئەڵمانیا لەلایەن پۆلیسەوە پاسپۆرتیان لێوەرگیراوە و ڕێگە گیراوە بچنە دەرەوەی وڵات. هاکانتاش پەرلەمانتاری ئەڵمانی بە ڕەچەڵەک کورد کە دوێنێ لە فڕۆکەخانەی هەولێر بۆ ماوەیەک دەستگیر کرا لەبارەی ڕووداوەکەەوە ڕایگەیاندووە پێمان وا نەبوو لە هەرێمی کوردستان کارێکی لەو شێوەیەمان لەگەڵدا بکرێت و دەستگیر بکرێن و بۆ ماوەی 15 کاتژمێر خواردنمان نەدەنێ. کەنەکە شاندی گروپی ئاشتی بە دۆستانی کورد ناوبردووە و لەبارەی سەردانەکەشیانەوە بۆ هەرێمی کوردستان ڕایگەیاندووە. حکوومەتی هەرێم هەوڵەکانی ئەو دۆستانە چاواشە دەکات و بە دژایەتی ئاسایشی هەرێم ناوزەدیان دەکات. هاوکات ڕێکخراوی هاوپەیمانی نێودەوڵەتی بۆ ماف و ئازادیەکان ئیدانی دەستگیرکردنی شاندەکەی گروپی ئاشتی کرد و ڕایگەیاند ئەم کارە لەگەڵ یاسا نێودەوڵەتیەکان یەک ناگرێتەوە. بە پێی زانیاری ڕۆژنامەوانیەکان ناوی 22 کەسایەتی و چالاکی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دراوە بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بۆ ئەوەی کە ڕێگەی هاتنە ناو هەرێمی کوردستانیان پێ نەدرێت. گروپی ئاشتی لە ئەڵمانیاوە کە دەیانویست بێنە هەرێمی کوردستان مەبەستیان بوو لایەنە کوردستانیەکان لە ئەگەری شەڕی ناوخۆ دوور بکەونەوە و بە گفتوگۆ و دیالۆگ کێشەکان چارەسەر بکەن. بەڵام بەشێکیان لە فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی و ژمارەیەکیشان لە فڕۆکەخانەی دۆسڵدۆرف لە ئەڵمانیا ڕێگریان لێکرا. چاودێرانی سیاسیش دەڵێن ئەو هەوڵانە لەسەر ئاسی ناوخۆ وڵاتانی دەرەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئەگەرەکانی هەڵگیرساندنی جەنگی ناوخۆیی لە هەرێمی کوردستان جددین و پێویستە هەموو لایەک بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستاندا بکەن.